سڵاو ڕێز بۆ کۆرمۆر ئەکرێ بە هەدەف ئەمان هێنی و ناوەڕۆکەکەیەتی کە لێرە باسیەکەم. کۆرمۆر گەشێکی زۆر گەورەی کردووەوە ئەگەر ئیدارەیەکی باشی دوور لە گەندەڵی و دزی ببێ ئەبێ بە سەرچاوەیەکی گەورەی داهات بەم شێوەی خوارەوە. ئێستا ئینتاجی غازی کۆرمۆر ڕۆژانە 500 ملیۆن پێسێجایە. جگە لە کارەبای کوردستان هەموو ڕۆژێک 1700 مێگاواتیش بە شارەکانی تی عێراق ئەفرۆشێ. لە ماوەی شەشمانی ئایندا ئینتاج ئەگات لە 150 تر زیادەکە ئەگاتە 750 ملیۆن پێسێجا. ئەی ئێستا چی زیادی کردووە؟ ئێستا دوو بەرهەم زیادی کردووە. LPG کە غازی ماڵانە لە 1100 تەنەوە گەشتووە بە 1500 تەنی ڕۆژانە. کۆندێنسەیت کە مادەیەکە کوالیتی لە نەوت باشترە هەموو ڕۆژێ ئینتاج زیادی کردووە بووە بە 20,000 بەرمیل نەوت، بۆ 20,000 بەرمیل. دڵنیا بە پلانێکی تۆکمە دوور لە گەندەڵی، دوور لە دزی، دوور لە خراپ بەکارهێنان هەبێت، ئەبێ بە سەرچاوەیەکی گەورەی کارەبا بۆ عێراق وەریەمی کوردستان بەس فرۆشی کارەبا کە پلانیان هەیە ساڵی ئایندە بۆ عێراق ببێ بە 2500 مێگاوات بەس بە عێراق داهاتی فرۆشتنی کارەبا کە بەشێکی باشی بۆ حکومەتەوە بەشێکی بۆ کۆمپانیەکانت 2 ملیارد دۆلار بێت. جگە لەوەی حکومەت یارێم کارەبا بە بغازە بەرهەمیە و بە پرۆژەی ڕووناکی و 24 سعاتی فرۆشێ بە خەڵکواتە بەس داهاتی کارەبا کە ئستینادە لەسەر ئەم غازە ساڵانە لە نێوان 3 بۆ 4 ملیارد دۆلار ئابێت. جگە لە کۆندێنسەی، جگە لە LPG، بۆیە ئەمە هۆکارێکی بە ئامانجگرتنەکەیە لەم قۆناغەدا.